سیاسەتی دارەی ئەمریکا بە سەرۆکایەتی دۆناڵد ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی عێراق و سووریا تەوەری ئەم شەوی ژووری هەواڵە لەگەڵ میوانەکەمە بابەتە باس دەکەم بەڕێز گابریێل سۆما ئەندامی دەستەی ڕاوێژکاری دۆناڵد ترامپ لە نیوجێرسیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز گابریێل سپاس کە لەگەڵ کوردستان 24 لەگەڵ دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ باس لەوە دەکرێت کە ئیدارەی نوێی ئەمریکا سیاسەتێکی ڕوونی بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە نییە. ترامپ چۆن دەڕوانێتە داهاتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە نەویاندا عێراق و سووریا؟ لە سەرەتادا زۆر سوپاس بۆ ئێوە و سەڵاو لە بینەران. سەرۆک دۆناڵد ترامپ زۆر باش لەوە تێدەگات کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرژەوەندیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. بە نمونە سەبارەت بە سووریا ئەگەر قسە بکەین، هەندێک هێزی ئەمریکی لە سووریا هەن، زیاتر لە 2000 سەربازی ئەمریکی لە نێو سووریا هەن. جگە لەوەش نەوتی سووریا لە نێو پرسەکەدا، چونکە ترس هەیە کە ئەو نەوتە لەلایەن داعشەوە دەستی بەسەردا بگیرێت و ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ ڕێکخراوی داعش. بۆیە دۆناڵد ترامپ، سەرۆک ترامپ ڕژدە لەسەرەوەی ئێمە هێزی ئەمریکیمان لە ناوچەکەدا هەبێت و ڕژدە لەسەرەوەی ئەو هێزە ئەمریکیانە بۆ ئەوە لەوێ بن کە ئاسایشی بەرمونەتەوەی سووریا پارێزن. کەواتە هێزەکانی ئەمریکا لە سووریا دەمێننەوە. لە ماوەی ڕابردوو هەواڵێک بڵاو کرایەوە کە ئەمریکا هێزەکانی لە سووریا دەکشێنێتەوە. ترامپ ئەمەی ڕەت کردەوە. ئەو هێزانە تاکەی دەمێنەوە. ژمارەیان چەند دەبێت؟ ڕاستە هەواڵێک هەبوو، با بڵین جۆرێک لە مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتەدا هەبووە لەسەرەوە بنەمای کە دۆناڵد ترامپ سەرباز ئەمریکیەکان لە سووریا دەکشێنێتەوە، بەڵام هەرزوو دەرکەوت کە ئەم بابەتە بەو شێوەیە نییە. دۆناڵد ترامپ پێداگرە لە سەرمانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا. دەبێت ئەومان لە یاد بێت کە لە زیندانەکانی سووریا نزیکەی زیاتر لە 2400 خێزانی داعشی هەن و جگەلەوە 12000 زیندانی داعش لە زیندانەکانی سووریا هەن. ئەگەر بێت و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکشێتەوە، چی لەو زیندانانە ڕوودەدات و چی بەسەر ئەو خانەوادانە دێت. بۆیە ڕوونە کە ئێستا کار بۆ ئەو کارە ناکرێت. باشە، ترسەکە تەنها مەترسی داعشە یا هەژمونی وڵاتانی دەوروبەرە کە پێشووتر لە سووریادا باڵا دەست بوون و هەژمونیان هەبووە لە سەردەمی بەشار ئەسەد و حکوومەتەکەیدا؟ وەکو دەزانن هەژمونێکی زۆر لە سووریا هەبوو. مەبەستم هەژمونی ئێران و رووسیا، بەڵام دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد وا دەردەکەوێت کە هەژمونی ئێران و رووسیا پاشەکشەی کردبێ یاخود تا ڕادەیەکی زۆر کۆتایی هاتبێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێداگرە لەسەر پاراستنی بەرژەوەندەکانی خۆی لە سووریا و لە تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە دەمێننەوە لە ئێستا وا دەردەکەوێت کە سەرۆک ترامپ قەنەعەتی بەمانەوەی ئەو هێزانەیە. بەڵێ، بەڕێز گابریێل، مامەڵەی ئیدارەی نوێی ئەمریکا بە سەرۆکایەتی ترامپ لەگەڵ حکوومەتی نوێی سووریا، حکوومەتی ڕاگوزەر بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع چۆن دەبێت؟ سەرۆک دۆناڵد ترامپ دەڵێت حکوومەتی نوێ کاروباری خەڵکی سووریا ڕای دەکات و پەیوەندی بە خەڵکی سووریاوە هەیە. ئێمە نامانەوێت مامەڵەیەکی سیاسی بەهێزمان لە سووریا هەبێت. سەرۆک ترامپ نایەوێت کە ئەمریکا ڕۆڵێکی گەورەی لە مامەڵەکردن لەگەڵ ڕژێمی ئێستای سووریا بێت. ئەو دەیەوێت دەسەڵاتدارانی ئێستای سووریا گرنگی بە وڵاتی خۆیان بدەن. دەیەوێت کە ئەو سەرکردە نوێیانە مافی پێکاتەکان لە سووریا بپارێزن. ئێمە بەرژەوەندیمان هەیە لە سووریا، پێویستە ئەمریکا ئەو بەرژەوەندیانە پارێزێت. باشە، ئەمریکا بەرژەوەندی لە سووریا هەیە، بەڵام لە هەمان کاتدا لەگەڵ تورکیاش لە دانوستاندایە و کۆمەڵێک بابەتی گرنگ بەیەکیان دەبەستێتەوە. لەم نێوانەدا پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا لە دیدی ئیدارەی نوێی ترامپ و سیاسەتی دەرەوەیدا چۆن دەبینن؟ سەرۆک ترامپ باش لەوە تێدەگات کە
ژمارەیەک لە یاخود نزیکەی زیاتر لە 40,000 کورد لە ناوچەی لەو ناوچەیە تورکیا هەن و دەزانێت کە نزیکەی 40 ملیۆن کورد بەگشتی لەو ناوچەیەدا هەن و ئەو نایەوێت کە ئەم پێکهاتەی کوردیە لە ناوچەکەدا مافیان پێشێل بکرێت وە پێشووتریش کورد هاوپەیمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوون وەکو ئاماژەم پێکرد لە شەڕی دژی داعش کورد هاوپەیمانی ئەمریکا بوون و بە هاوپەیمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هاوبەشی ئێمە دەمێننەوە لە پاراستنی ناوچەکان لە داعش و بە هەمان شێوە لە پاراستنی زیندانەکان و لە پاراستنی کەمپی هۆڵ کە خێزانەکانی داعشی لێن و زیندانیانی داعش لە زیندانەکان ئەوانەی کە لە سووریادا هەن کورد زۆر گرنگن بۆ پاراستنی ئاسایشی ئەو زیندانە. ئەبەرە سۆمابا بینە سەر بابەتی عراق وڵاتێکی کاریگەر لە ناوچەکە بەڵام ئالۆز ئایا عراق هەر ئەو ناوچە خۆڵەمێشی ئەمێنێتەوە لە سیاستکردنی بەرامبەر بە ئەمریکا هەم دڵی ئەمریکا خۆش بکات و هەم دڵی نایارەکانی ئەمریکا شڕا بگرێت ترەمپ چۆن لەگەڵ عراقدا مامەڵە دەکات لە داهاتوودا؟ ئەگەر تۆزێک بگەڕینەوە بەر لە 8 دیسێمبەر ئەو کاتەی کە هێزەکانی ئەحمەد شەرع جۆلانی دەستیان بە ئۆپەراسیۆنەکەیان کرد دەسەڵاتە دارانی عراق یاخود سیاسیەکانی عراق تەنانەت سەرۆکوەزیرانی عراق بۆ خۆشی بەڕێز محەممەد شیع سوودانی داواکاری ئەویان هەبوو کە هێزەکانی ئەمریکا لە عراق بچنە دەرەوە ئەوان بۆ خۆیان دەیانگوت کە داعش گورزی بەرکەوتووە و باسی ئەویان دەکرد کە سوپای عراق دەتوانێت کە ڕێگری لە سەرهەڵدانەوەی داعش بکات بەڵام ئەمڕۆ هەمان ئەو سیاسی عراقیانە داوای مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عراق دەکەن و داوا دەکەن هێزەکانی ئەمریکا لە عراق نەچنە دەرەوە لەبەرەوەی دەڵێن کە داعش هێشتا چالاکە و مەترسیە کەواتە لە ئێستا هێزەکانی ئەمریکا لە سووریا دەمێننەوە لە عراق دەمێننەوە بۆ شەڕکردن لە جدال کەواتە ئەو ڕێکەوتنە استراتیژیە کە بڕیار بوو لە مانگی سپتەمبەری 2025 واتە مانگی سپتەمبەری ئەم ساڵ لە نێوان ئەمریکا و عراقدا کۆتایی پێبێت بەردەوامی دەبێت درێژەی پێدەدات ئەمریکا هێزەکانی لە عراق دەهێڵێتەوە؟ عراقیەکان داوای کشانەوەی هێزەکانی ئەمریکایان دەکرد بەڵام ئێستا لەوە دەچێ ڕای خۆیان گۆڕی بێت دوای ئەوەی کە لە سووریا ڕوویداوەکو گوتم هەمان ئەو کەسانی داوای چونە دەرەوەی هێزەکانی ئەمریکایان لە عراق دەکرد ئێستا داوای مانەوەی هێزەکانی ئەمریکا دەکەن بۆیە هێزەکانی ئەمریکا دەمێننەوە و سەرۆک ترەمپیش هەمان قسەی کردووە زۆر بەڕاشکاوی گوتێتی هێزەکان دەمێننەوە بەوەی کە هیچ نیازێکشی بۆ کشاندنەوەی هێزەکانی ئەمریکا لە عراق و سووریا نیە. زۆر باش ئەگەر باسی هەرێمی کوردستانیش بکەین کورد هاوپەیمانی ئەمریکا بۆ لە شەڕی دژی داعش و پێشمەرگەڵۆڕێکی کاریان هەبووە ئیدارەی نوێی دۆناڵد ترەمپ کە 4 ساڵیش ئەزموونی لەگەڵ هەرێمی کوردستان بووە لە سەردەمی سەرۆکایەتی پێشوویدا چۆن لە مامەڵەی لەگەڵ هەرێمی کوردستان دەڕوانێت؟ کورد وەکو ئاماژەم پێکرد هاوپەیمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان هاوبەشێکی سەرەکی ئەمریکان لە شەڕ لە دژی داعش نەک بەتەنیا شەڕی داعشیان نەکرد ینی شەڕی داعشیان کردووە بەڵکو ئەزمموی کارکردن لەگەڵ هێزە هاوپەیمانەکانیان کردووە و هاوشان لەگەڵ عشیرەت عەرەبەکان لە سووریا بەیەکەوە شەڕی دژی داعشیان کردووە بۆی من پێم وایە سەرۆک ترەمپ کارکردن خۆتکاری کوردان بەرز دەنرخێنێت و بە تایبەتی لە سووریا لە هێرشکردنە سەر داعش و پێم وانیە هێزەکانی لەوێ بکشێنێتەوە لە داهاتوویەکی کەواتەمە بەستم هەرێمی کوردستانە لە عراق ئەمریکا ئەو پێگە گرنگەی کە پێشووتر هەرێمی کوردستان لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا هەی بووە بە بەهێزی دەهێڵێتەوە لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵەی داهاتووی دارەی ترەمپ چۆن دەبێت؟ ئەمریکا پەیوەندی زۆر باشی لەگەڵ کورد لە هەرێمی کوردستان لە عراقەوە لە سووریا بامان شێوم پێم وایە نییە جیاوازیەک لە نێوان ئەو پەیوەندیدا هەبێت هەندێک پرس هەن کە پەیوەستن بە پەیوەندی هاوبەش پەیوەندی عراق و کورد و پەیوەندی عراق و سووریا و تورکیا لەلایەکی دیکە بەڵام ئەمە پرسێکە کە
ئەو وڵاتانە خۆیان مامەڵەی دەکەن ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دۆستی کوردە لە ناوچەکەدا لە عێراق و لە تورکیا و لە سووریا بە هەمان شێوە. کەواتە سەرۆک ترامپ کۆتایی بە ململانەی هەژمونیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراق و سووریا دەهێنێت ئەگەرمە وێنەگشتیەکە بێت لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بەم دوو وڵاتە. سەرۆک ترامپ پێداگرە لەسەر ئەوەی کە ناوچەکە بە تەواوی سەقامگیری بیگرێتەوە و تەنانەت بەر لەوەی بە سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هەڵبژێدرێت داوای ڕاگررتنی شەڕی لە غەزە دەکرد. ئەمە وەکو نمونەیەک و هەمیشە دەیگوت کە دەبێت سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێت. وەکو دەشزانن سەرۆک دۆناڵد ترامپ ڕژدا لەسەر ئەوەی کە جارێکی دیکە بگەڕێتەوە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا یاخود خۆی بگەڕێتەوە سەر ئەو ڕێچکەی کە لە 4 ساڵی یەکەمی لەسەری ڕۆیشتووە و لە پەیوەندی خۆی لەگەڵ وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل و پەیوەندی ئیسرائیل وڵاتانی عەرەبی لەبەرەوەی ئەو باش لەوە تێدەگات کە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان دەکرێت بەشێک لە کێشەکانی ناوچەکە چارەسەر بکاتەوە بێتە مای سەقامگیری و ئاشتی لەسەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕێز گابریێل سۆما ئەندامی دەستەی ڕاوێژکاری دۆناڵد ترامپ لە نیو جێرسیەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.